ئایزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. ئەمڕۆ یەکشەممە 9 ئەم بەرنمەیە لە ڕێگەی کەناڵی هیوا پێشکەش بە ئێوەی ئازیز ئەکرێ. سەرەتا پێویستە پیرۆزبای ئەگەرچی ڕۆژێک درەنگتر، پیرۆزبایی 8 مارس ڕۆژی خەبات بۆ یەکسانی ژن و پیا و خەباتی نێونەتەوەی بۆ یەکسانی ژن و پیا و لە هەموو ئێوەی ئازیز پیرۆزبایی بڵێم. ئەم بەرنمەیە بە ناچارە باە ڕۆژ یەکشەمە پێشکەشکرایەک جینا کاتی بوو کە بەر لە 8 مارسیش لەم بابەتەوە بەرنمەیەمان ببووە لەگەڵە میوانە ئازیزێک کە هەمانە ئەمڕۆ، بەڵام بە ناچار کەوتە ئەمڕۆ بۆ مێدیەوەی ئەم گفتوگۆ و ئەم بابەتە لەگەڵ هاوڕێ ئازیزمان بەهار منزیر جێگا پەسەندی ئێوە ئازیز بێ. بە خێراتی بەهار، زۆر خۆشحاڵم کە سەرباری سەرقاڵیەکانت ئەم فرسەتەن گوجا بۆەوەی کە بەشداربی لە بەرنمەیە لەگەڵ منە. زۆر بەخێرات. باش، زۆر سپاس بۆ ئەم بەرنمەیە. منیش لێرەوە جارێکیکە پیرۆزبایی خۆم ئەگەیەنم بە هەموو ژنان و پیاوانی یەکسانی خواز، ئەوانەی کە خەباتەکەن بۆ دنیایەکی باشتر. هەر بژیت. بەڵێ هاوڵە بەهار، ئەمساڵ لە سلێمانی بە تایبەتی مەراسیمی ڕۆژی 8 مارس بە شێوەیەکی جیاواز بەڕێوە چوو و وەک لە ڤیددیۆکانە دیارە، وەک لە ڕێپێوانەکانە دەرەکەوێ، شکۆدارتر لە ساڵی جاران بوو. پێم خۆشە سەرەتا ئەنتیباعی خۆتم پێ بڵێ لەسەرم بۆنەیەوە، دواتر هۆکارەکانی چی بوو کە ئەمساڵ ئاوا شکۆدار ئەم بۆنەیە بەڕێوە چوو؟ بڵێ، من پێم وایە لە ساڵی پاریشە هەر جێگە و ڕێگایەکی باشی پیا کرد 8 مارس، بەس ئەم ساڵ زۆر زیاتر، ینی چالاکیەکە بەڕێوە چوو، زۆر بەرز ڕاگیرا. بەڕاستی هەم جەوێکی زۆر تایبەت بوو، ینی بۆ هەمومان، ئەوانەی کە بەشدار بوون لە مەراسیمەکەەوە، ئەوانشی کە بینیان و بەشدار نەبوون. ئەمە ئەم ئەحساسە هەبوو لە لای هەموو ئەوانەی کە بینیان و بیستیان، کە جێگەی دڵخۆشی بوو. بەڕاستی منەتوانم بڵێم زیاتر لە 2 مانگ بوو ئێمە خەریکی ڕێکخستنی 8 مارسی ئەم ساڵ بووین. بە ئەزمموی ساڵی پێشووە پێشووتریش وا بڕیارمان ناکە هەر زۆر زوێمە لە مانگی 12 کۆبوونەوەی 8 مارسمان لەسەری ساڵی 2025 دادانا و لیژانی جیاواز دروست کراوە، کار و مناقەشاتێکی زۆر کرا و بەڕاستیش ئەوەی کە زۆر جێگەی سەرنج و دڵخۆشیە، کارێکی بە کۆمەڵ بوو و دین داکۆچی کار لە ژن و لە پیا و پێکەوە کارەکان کرا و هەر کەسێک بەرپرسیارەتی و ئەرکی خۆی و پێکیشەوە. ئێمە زۆربەی زۆری کارە گرنگەکان هەمووی لە کۆبنەوە بشتەکانە بڕیاری لەسرە دراوە، ئێمە چی بکەین، چی باشە بیکەین، چۆن تەرکیز لەسەر چی بکەین. ئاساڵ بۆ نمونە کە بڕیارەکان زۆر دەمێکە دراوە و کارەکان زۆر دەمێکە ئەچوویە پێشەوە، ینی لە لیژنەی پەیوەندیەوە، لە پەیوەند لەگەڵ میدیاکانەوە، لە سەردانی تۆڕ و ڕێکخراوەکانەوە، لە ئەوەی کە کاری هوەری تیاابێ پێشتر، ینی زۆر پێش 8 مارس ئێمە ئەم شتانە هەموو یەکلابوو بوویەوە و من پێم وایە ئەو ڕێکخستنەی کە کرا لە ماوەی ئەم 2 مانگەی کە تێپەڕی بۆ خۆی بۆ هۆکاری ئەوەی کە بەشێکی جددی بێ لە 8 مارسی ئەم ساڵ، بەجیالەوەی کە ژنان و پیاوانێکی زۆر بەشداریان کرد و لەگەڵ ئەوەشە ئێمە جێگاکەمان پێگۆڕدرا. بەڕاستی ئێمە بەردەرکی سەرابواتینە بەردەمباخی گشتی، بەس خۆشبەختانە کاریگەریەکی ئەوەنە نێگەتیفی نەکردە سەر ئیشەکەمان، چکە بەڕاستی شۆڕ و شەوق هەبوو، خەڵک لە گەرمیانەوە هاتبوو، لە هەڵەبجەوە هاتبوو، لە شوێنەکانی ترەوە هاتبوو، ڕاستە لە ناو جەرگەی شاری سلێمانیا بوو، بەڵام کەسانی تریش هاتن کە دانیشتوی شاری سلێمانینین بە شۆڕ و شەوقێکی زۆرەوە بەشداری کراوە، خەڵکی جۆرا و جۆری تیابوو، پیاوانێکی زۆری تیابوو کە ئەمە جێگەی سەرنج بوو. بە ینی ئەتوانم بڵم بە سەدان پیاو لەوێ بە خۆشحاڵیەوە لە هەموو چالاکیەکە بەشداریان کرد، کە چالاکیەکەش ڕاستەکەی بە جیا لە ساڵانی پێشوو کۆمەڵک چالاکی تریتیا بوو و زۆر بەرچاو بوو و خەڵکێکی زۆر بینی. ئەوەی تریشی کە گرنگ بوو ئێمە یاداشتێکی بەهێزمان هەبوو، بەڕاستیانی بڕیاری ئێمە وەکو تۆڕی 8 مارس وەکو ئەوانەی تردوایی کە پەیوەست بوون بە چالاکیەکەوە، بڕیارمان لەسەرەوە بوو کە ئێمە هیچ وەگەڵێ وەک خۆی ئیشەکان
بکەینەوە وەک خۆمان ئەوەی کە ئەمانەوێت بخێنە بەردەمی کۆمەلگا نەگەوەی بە هۆکاری هیچ شتێک وامان لێبێ لەژێر هیچ فشارێکە ئەوەی کە ئەمانەوێت بیکەین ڕێگری هەبێت لە ئیشەکەمانە یەکێک لە یاداشتە زۆر بەهێزەکان ئەوە بووکە لەسەر یاسای باری کەسیەتیەکەی عێراق کە ئێمە زۆر هەر ئەم تۆڕی هەشتی مارسە خۆمان ناونە هاوپەیمانی 1970 بووین بە بەشێک لەوەی عێراق ئەمەش بە کۆی دەنگی هەمومان بە کاتی لەبەری ئەزانی ئەمە بابەتێکی کاتی بوو بۆ ئێمە وەکو قانونەکە بەڵام بەردەوامین لە ئیشکردن لەسەری ئەمەیەکێک بوو لەو خاڵە جدیانەی کە ئێمە لە یاداشت و لە دروشمەکانە زۆر ڕەنگی دایەوە هەتا لە وتنەوەی کاتی ڕێپێوانەکە هاوسەرگیری مەسەلەن نییە مەسەلەن دەست درێژیەوەی کە بۆ مناڵان ئەگەر ئەمە لەو بابەتە گرنگانە بوو کە ئێمە گرنگیمان پێداوە بەڕاستی ژێکێکی تر لە خاڵەکان کە باسمان کردو پەرلەمانتارەکانی کوتلەکان و بەتایبەتی پەرلەمانتارەکانی کوردستان بوون کە بێدەنگیان کرد ئەگەر دەنگیشان بۆ نابێ و خۆیان بە ئەمانوت کە دەنگیان نایەوە بەڵام هیچ کەسێک لەوان لە دوای ئەو ڕۆژەوە هیچ کەلیمەیە قسەیەک لە بەردەم ڕاگەاندن و بۆ هاوڵاتیان هیچ شتێکیان لەسەرینەوت ڕێک لە ناو یاداشتەکەی ئێمە ئەوەی تایە کە سات و سەودای سیاسی کراوە بە ژیانی منداڵان و ژنان و تەواوی کۆمەلگاش بەڕاستی بە دروستبوونی مدەونەکان و ئەوەی کە زۆر باشە من پرسیارم لەسەرەوە ئەبوو سەرنجێک بڵێم نازانم ئاگاداریان لە سا 22 پەرلەمانی عێراق ئەندامەکانی ژنە لە سا 22 نزیک بە 100 کەسە تقریبا شتێک ئەندامی ژنن بەشێکی زۆری ئەمانە ژنانی پەرلەمانتاری کوردستانن ئەو هەڵوێست و بێ هەڵوێستی ئەوان یا بەشێکیان بڵین چکە تاکوتەرا ممکنە دەنگیان بەرز کرد بێتەوە بەڵام ئەو بێ هەڵوێستیان لەوەیە لەناو هۆڵی پەرلەمانە لە ڕاستیە جێگەی شەرمەزاریە و من ومێدەوارم ئەم یەخەگرتنیان لەلایەن ئێوەوە کاریگەری هەبێ کە ئەوانش تۆزێک بژوڵێن و بەهەرحاڵ ومێدێک لەسەر پەرلەمان و پەرلەمانتاران نییە بەڵام وەختێک بڕیاری وە خەتەرناک لەلایەن پەرلەمانتارانەوە دەرئەچێ جێگای خۆیەتی ئەوانەیە کە ئەیانەوێ تاڵەموویەکیان بمێنێ لەگەڵ جوڵانەوەی ئازادی خوازی و هەرچی ناوی ئینسان دۆستی لە کۆمەلگایە هەڵبەستێک لە خۆیان نیشان بدەن بە ئومێدی ئەوەی ئەم یەخەگرتنی ئێوە ببێتە سەرەتایەک بۆی ئەوانی جوڵێک لە خۆیان نیشان بن لە ڕیاداشتەکە باسی محکەمەی فیدرالی کراوە باسی ئەوە کراوە کە تۆمارکردنی سکاڵە لە دادگای فیدرالی سەبارەت بە ئەو ئاڵگۆڕانی لەو یاسایە کراوە ئایا ئەمە ینی چۆتە بواری جێبەجێکردنەوە ئەو سکاڵایە تۆمار کراوە پێشتر یا ئێوە تازە بەنیازن تۆماری بکەن یاخود دەنگی خۆتانە خەنە پاڵدەنی چکە من وا ئەزانم هەر لە ئێستاە ئەو بڵین سکاڵایە لە دادگا هەیە گەر من نادروست بڵێن زانیارەکانم وەرنەگرت پێ وازام هەر لە چەند ڕۆژێک دوای دەرکردنی ئەو بڕیارانەوە لە پەرلەمان ئەو سکاڵایە تۆمار کرا ئێوە ئەتانێت پەیوەست بن بە سکاڵایەوە یاخود سکاڵایشتر تۆمارەکەن چۆنە خۆی لە ڕاستیە ئێمە لیژنە یاساییمان هەیە لە ناو تۆڕەکە زیاتر ئەوان کارە یاساییەکانەکەن بەڵام ئەوەشی کە ئێمەی زانین ژمارەیەک لە پەرلەمانتاران لە بڵێن وەگەڵەن ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەر ناڕازی بوون لە سەرەتاوە ئەوان کارەکەیان کردووە ئەوان کەسانی یاساییشیانتیایە بۆیە ئەوەی کە ئەوان کردویانە خۆی بەشێکە لە کارەکەی ئێمانی ئەوەی کە بڵێن چەند پەرلەمانتارێک و چەند کەسێکی یاسایی بەدەم ئەم پرسەوە چوون خۆی بەشێکە لە تەحالوفی 1970 لەبەر تەحالوفی 1970 یەکێکە لە گەورەترین تەحالوفەکان لەسەر ئاستی عێراقەوە ئێمەش وەک بەشێک لەو تەحالوفە بە بەردەوام لەگەڵیان نابووین و ئەو کارانەی کە لێرە پێویست بۆ ئێمە کردومانە ئەوەی محکەمەی فدرالی کراوە و ئەو پەرلەمانتارانەی کە وەکو باسم کرد هەل لە سەرەتاوە زۆر هەوڵیان ناکە کارێک بکەن و بتوانن ڕای بگرن و ڕەتیان کردەوە و بەڕاستی ژەوەی کە ئێستا هەیە بێ چاوەڕوانی ینی چاوەڕوانیەک هەیە لەوەی کە بزانن چیە بێ دەگە بڵێن چاوەڕوانێکی زۆر گەورە هەبێ خۆتەزانی زۆر جار لەو دادگایانەشە نەتیجەیەکی وە بەڵام خۆی هەر گرنگ بوو ینی ڕێکخستنەکەی ناو ئەم هاوپەیمانی 1970 لەسەر تاسەری عێراقاوە چەندین چالاکی لە شارە جیاوازەکانی عێراق و کوردستانیش بۆ نمونە پەیوەستبوونی و هاودەنگی و هاوپشتی ئەوان ئەمانە هەمووی خاڵی گرنگ بوون بەڕاستی هێشتاش ئومێد بەوە هەیە کە
بتواندرێت کارێک لەسەرەوە بکرێت لە برەوەی وەکو کۆمەلگەینە و دەوڵەتیش ئێمە زۆر لە پەیوەندا بووین لەگەڵیانە هەم UN هەم پەرلەمانی یەکێتی ئەوروپاکە لە دەیدەیە بڕیارنامەیەکی دەرکردووە بڵاومان کردەوە بە شێوەی جیاوازوە بەڕاستی ئەوانەیش کە لە شوێنەکانی تری عێراقن زۆر چاویان لە ئێمە بوو لەبرێ ئەوان زیاتر لە ژێر فشارا بوون زیاتر لە ئێمە لە ژێر فشارا بوون هەم هەڕەشیان لێکرا هەم ژیانیان قورس بوو بۆیە ئێمە بووین بە بەشێکی گرنگ بەڕاستی لە هاوپەیمانیەکە بار حاڵەوەی کە هەیە ئێمە ژارێ چاوەڕوانین بەڵام دراسە ئەکرێتەوە و هەر کارێکی ترکرا حتمما بڵاوە کرێتەوە و ئەخرێتە بەردەمی هەموو کەسێک ئەوانەی کە بەلایەنەوە گرنگە ئەتوانن ببینن. زۆر باشە من شتێکی کە لە یاداشتەکە سەرنجی ڕاکێشان باسی یەکسانی ژن و پیا بوو لە کەرتی تایبەتە پێم خۆشە لەو بابەتەوە تۆزێک بدوێ مەبەست چییە یعنی یەکسانی ژن و پیا لە کەرتی تایبەتە لە چ ڕوویەکەەوە لە ڕووی کرێوە لە ڕووی هەلومەرجی کارەوە ئەو خاڵار بەڕاستی سەرنجی ڕاکێشان فەرموو. یەکێکی تر لە خاڵە گرنگەکان ئێمە هەر لە سەرەتاوە کە مناقەشەمان کرد لە 8 مارسە ئەویش ئەو زۆڵمە زۆرەیە کە لە ژنانی کرێکار و ژنانی فەرمانبەرە کرێت لە کەرتی تایبەت کە بە موچەیەکی بەڕاستی ناتوانانی نایە بنەی موچە 300,000 250,000 ئەڕەتێنرێن لە بەیانیەوە هەتا شەو لە بەیانیەوە هەتا ئێوارە بە پارەیەکی زۆر کەم لە شوێنی جیاواز یعنی لە زۆر شوێنی جیاواز ئەمەمان بۆ هاتەوە و ئەزانین کە وایە و بە دوادا چونمان بۆ کردووە و راپۆرتی یەکێک لە خاڵە گرنگەکان لەو ئیشە گرنگانەی کە ئێمە کردومانە لە ماوەی 2 مانگی ڕابردووە ناردنی راپۆرتێکی تایبەتە بۆ سیدا و بۆ کۆمیتەی نەهێشتنی جیاکاری بەرامبەر بە ژنان بۆیە ئەوە یەکێکە لە دەستکەوتەکانی ئێمە بەڕاستی ئەتوانم بڵم زۆرێک لەوانەی کە لە تۆڕی 8 مارسان وە چالاکوانی ئەو راپۆرتەش بوون و هەوڵێکی زۆردرا لەژنەی یاسایی تیابوو لەژنەی تەندروستی پەروەردەی تیابوو لەسەر داکۆچی کاران کە خاڵێکی گرنگە من ئەتوانم ئەو راپۆرتە لەگەڵ ئێوەیە شێر بکەم کە کەسانی تریش ببینن و بڕیارە لەسەر سایتی نەتەوەی گرتوەکان لە جنێف دابدرێت لە بەروی ئێمە 21 ڕێکخراو بەیەکەوە راپۆرتەمان نووسی لەناو ئەو راپۆرتەیە باز لەوە دەکات کە ژنانی کرێکار و فەرمانبەر هەم هەراسانی سەکسیان پێکرێت و هەم موچەیەکی کەمیان پێدرێت بۆیە ئێمە داوای ئەومان کردووە کە موچەکان ئەنی ئەو پارانە زۆر کەمن کە کەرتی تایبەت بەبێ گرێ بەس لەگەڵ ئەم ژنانەیە دەست ئەنی ژنەکان دەسەکەن بەکار لە ناچاریە زۆر جار بە ناچاری مجبوری پارەیەکی کەمن بەناوی موچەوە و لە زۆر ینی لە هەندێک حاڵەتی ژاناڵم هەموو جارێک لە هەندێک حاڵەت و هەندێک کەیسیشە هەراسانی سەکسی ڕوئەیە کە بە ئاگاین لێن وە لە ناو ئەو راپۆرتی کە ناردومانە بۆ جنێف پێشیان گەشتووە و دەستخۆشیان کردووە کە ئەو راپۆرتە ئەتوانێت چاوڕوونی بدا بەوان و بە هەمان شێوە راپۆرتەکەمان ناردو بۆ پەرلەمانی یەکێتی ئەوروپا بە هەمان شێوە ئەوانە ئەو خاڵە گرنگانن بە راپۆرتێک زۆر زۆر بەباشی خاڵەکانمان دەستنیشان کردووە بەڕاستی ئەوەی کە باست کرد پچمەوە سەر پرسیارەکە نایەکسانێکی زۆر هەیە لە بینی ژن و پیاوە لە کەرتی تایبەتە بە هۆکاری ئەوەی کە ژن دووگیانە بێ بە هۆکاری سوڕی مانگانە بە هۆکاری کۆمەڵە نەخۆشی ئەمانە هەمووی وای کردووە کە چاوپۆشی ینی بڵێن هیچ حسابێک بۆ ئەو شتانە نەکرێت وە پیاوەکان زیاتر معاشیان زیاترە و جاری وا هەیە ژنەکان ئەو کارانەیان پێ ئەدرێت کە کاری لاوازن ینی بڵێن دەسەڵاتی تیانە لە کەرتی تایبەتە ئێستا لە کوردستان ئەوە زۆر زۆر زیاتر لە جاران زەق بۆتەوە و جاری وا هەیە هەتا لە مۆڵەکان کچانێکی گەنج بە پارەیەکی زۆر زۆر کەم تاقەت پڕۆکیان ئەوانە ئیشان پێکرێت بۆیە ویستم ئەوە بڵێم ئەو خاڵە تایبەت بۆ لێەوە هاتووەکە لە راپۆرتی تایبەت بە کرێکار و فەرمانبەر ئێمە لەو راپۆرتەشە ئیشارەمان پێیاوە دەستان خۆش بە ڕاستی ئەنگاوێکی باشە من دیارە سەرنجێکم بۆ پێشتیش فێمە بێجاری تر پێکەوە قسەمان کردووە لەو بابەتەوە بەشێک لە ژنانی کارگەر لە کوردستانە کە بایەخ بە کەس نایان بینیە هەر ئەو کارگەرانن کە لە ماڵەوە کارەکەن یعنی ئێستا حتمما تۆ لە سلێمانی باشتر لە من شارەزا و ئاگاداری بەشێکی زۆری ژنان لەم بێموچەیی و حاڵە نالەباری ئابووری ئەوانەیە سەرباری ئەوەی کە کاری ماڵەوەیان لەسەر شان و کارەکەن لە ماڵەوە ئەوانە هەمویان بە جۆرێ لە جۆرەکان لە ماڵەوە دانیشتون خواردن دروستەکەن چوزانم ممکنە جلوبەرگ دروست بکەن جلوبەرگە دوورن و ئەمانە لە ماڵی خوانە کارەکەن تەنانەت بە پارچەکاری کارەکەن
یعنی بە ئەندازی ئەو بەرهەمەی کە هەیەە بڵێن پارە وەرەگرن یاخود کرێ وەرەگرن کە دۆخێکی تااقەت پڕوچێنە بەبێەوەی کارفەرما هیچ قورساییەکی بکەوێتە سەرشان بەبێوەی زمانێکە بەبێ شتێکە بێمانە لە دۆخێکی زۆر قەرنی هەژدەیە بەڕاستی کارەکەن چونکە لە قەرنی هەژدەیان جۆرە کارانە زۆرتر باو بوو لە ئەوروپا ئەوانە ئەم جۆرە کارانە ئێستا لە شارەکانی کوردستانە زۆر باوە ژنانێکی زۆر تیاڤەشدارن. من هەستەکەم دووبارە هەشتی مارسەکان بەداخەوە ئەو ژنانە نابینێت کە وا هەستەکەم کە پێویستەکە لە ئایندەیە هەر بەم ئاراستەیە کە چۆتە پێشەوە هەشتی مارس و قسە لەسەر کەرتی تایبەت و دۆخی ژنانەکە تەنانەت باسی یاسای کارەکە و باسی کرێ یەکسانەکە هەر بەم ئاراستەیە بە ئیتیجاهی ئەو ژنانە شەهەنگاو بنێت. ئەمە وەکو سەرنجێکی خۆم حتمما بەدڵنیاییەوە هەر ئێستا مەسلەی نەبوونی موچە جارێکی تر هەژاری دروست کردووە لە ناو کۆمەلگەی کوردستانە و بەڕاستیش تونند و تیژی زیادی کردووە ئەوەی کە ئێمە ئەیزانین کە جاران ژنان لە دەرەوە بوون و ڕاستە بڵێن ئێستا جارێکی تر دەستکراوەتەوە بە ئیشکردن و ئەوانە بە مەجبوری ئین بە ناچاری بایکۆت شکێنراوە لە زۆربەی زۆری شوێنەکانە بەڵام ئەمانە هەمووی ئەو گرفتانەیە کە لە کوردستان هەیە مەسلەی ئابووریە و مەسلەی نەبوونی موچەیە هەر کەسێک کە کارەکەیتر خۆبێ لە دوای لە سەری مانگەکە بتوانێت موچەی خۆی وەربگرێ بەڕاستی ئەمانە زۆر قورسە ئەنی ژیانی خەڵکی لێرە زۆر قورس کردووە لە ناو هەمووشیانە ژن بە تایبەتی ڕوبەڕی ئەوە دەبێتەوە ئەوەیشی کە تۆ باسێکی ئێمە کاری ناوماڵ گفتوگۆی لەسەرەکەین بەڕاستی من پێم وایە پێشتر ئەم گفتوگویانەی کە ئێستا لە کوردستانە کرات ماوەیەک پشتگوێ خراوە کەمتر لەسەر کاری ناوماڵ کەمە ئەدوێن ینی ئەنووسین لەسەری ئەدوێن لەسەری کە ئەمانە بەڕاستی گفتوگۆی گرنگن و پێویستمان بەوە هەیە کە زیاتر قسەی لەسەر بکەین و بتوانین بیان خێنە ناو ئەجەندای کارەکان و بەجیا لە هەشتی مارس فەمە تەنها هەشتی مارس نییە بەڵام هەشتی مارس دیارە ڕۆژێکی تایبەت و ڕۆژێکی جیهانیە بۆ هەمومان گرنگای گەنامەکاری ڕۆژانەی ئێمە لەسەر ئەم پرسانەکە گفتوگۆکەین. بێگومان حتمما ئەوە ئازانم لە هەشتی مارسەکانە لە دێر زەمانەوە جا شتێکە کەم کەس ئاماژەی پێداوە هەشتی مارسی ساڵی 1970 سەرەتای شۆڕشی رووسیا بوو شۆڕشی یەکەمی رووسیا کە دوایی بوو بە شۆڕشی ئۆکتۆبەر ئەو ڕۆژەک ڕۆژی هەشتی مارس بوو ئەم شۆڕشە بە جوڵانەوەی ژنان دەستی پێکرد بە ناڕزایی ژنان دەستی پێکرد یەکێک لە مەطلبەکانی ئەو ناڕزاییەی ژنان ئەوە جگە لە داوای ئاشتی و داوای نان و داوای چاکردنی بارودۆخی ژیان و ئەوانە یەکێک لە داواکاری ڕاستەوخۆکانیان ئەوە بوو کە جلشۆرگەی عمومی دابنێت ینی مەخسەلی گشتی ئەوە یەکێکە لە تەسەوری کە ینی چونکە طبعاً لە ڕووسیاونێ دنیا زۆر ساردەوە ئەوانە جلشتن و پاکردنەوەی جلوبەرگ و ئەوانە بۆ خۆی هەر کابوسێک بۆ بەرنسبە ژنانەوە داوایان کردو جلشۆرگەی عمومی هەبێ خەپچن لێوێ جلەکانیان برێن و پشۆرێت و لە بریەوەی کە دابنیشنەوە هەموو لە ماڵەوە خەریک بن بە بەردەوامی بەوانەوە شوێنێکە بەوەکو جلشۆرگەی عمومیامەتیامە جامە بەستمەوەیە کاری ناوماڵ و بەو قورسایی کە لەسەر ژنانی دانێ و ئەمانە بە هیچ کلۆجێک ناکرێت لە هەشتی مارسەکانە پشتگوێ بخرێت لە دێر زەمانەوە هەر مەسلەیەکی گرنگ بووە بەشێکە لەو خەباتەی ژنانێکن بە بەردەوامی بۆ زیادکردنی مەودای ئازادیان چونکە ئازادی وەختێک تۆ ئازادیش بێ کە ناچاربی تەواوی ژیانت ڕاکردن بێ بە شوێن کارەوردەکانی بڵێن ڕۆژانەیە ئازادی هیچ مانایەکی نییە با تەواو لە هەموو کۆت و پەیوەندێکیش ئازاد بیت و وەکو پیاویش مامەڵت بۆ بکرێ ژن و پیاکە مەشغوڵی کاری ناوماڵ بن بۆ وردەکاریانەوە بوارێک بۆ ژیانەوە ناسەدانیان نامێنێتەوە سەرنجام ئازادیان نییە. بەرحاڵ من زۆر خۆشحاڵم بەوەی کە ئەم تۆڕە فراوانە لە ژنان و پیاوانی ئازادی خواست بەم ئاراستەیە ئین بوون یەکێک مەطلبتان یاخود داواکاریتان دانانی پشووی تایبەتی ماغانەیە بۆ ژنان و کچان بەستان پشووی ماغانەیە بۆ ژنان و کچانێکە لەسەر کارن ئەمە حەزەکەم کەمێک لەسەر ئەمە بدوێ. بەڵێ ئێمە ئەم داواکاریە مەسەلەن بۆ کاتی سوڕی ماگانەیە زیاتر ئەوەی کە ژنان و کچانێک بە مەجبوری جاری وا هەیە هەروەکو
نەخۆشی مۆڵە دووەربگرن یان ینی جاری وە نەتوانن وەری بگرن بە تایبەتی شوێنی کارەکانیان جاری وە بە تایبەتی لە کەرتی تایبەتا قورسترە ئەوە لەوە هاتووە کە ئێمە ئیش بۆ ئەو بکەین کە بتوانین ئەوە جێ بخەین و بەڕاستیش ئێمە لە ساڵی پارەوە زیاتر تەرکیزمان لەسەر کەرتی تایبەتە و هەوڵی ئەوەشمانە هەتا کۆبوونەوەیەک لەگەڵ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیا کرا لەلایەن ڕێکخراوەکانەوە هەر لەوە هاتووە کە تەرکیز کرێتە سەر ئەو شوێنانەی کە کەرتی تایبەتن لەبەرەوەی زۆر جار بە ئێمە وتراوە زۆر جار ڕێکخراوەکان وەگەڵ سکاڵیان بۆ هاتووە کە شوێنی کار بە تایبەتی کەرتی تایبەت زۆر پارێزراونیەوە چۆن بتوانن ئەگەر کەسێک تووشی کێشەیەک ببێت ئاسان بێ مەسەلەن تۆ لە ئەوروپا شوێنی کار ئەگەر هەچ کێشەیەکە بێ سندیکا هەیە خۆتان نەزانن لێرە ڕاستە ئەگەر سندیکاش هەبێت زۆر ئەکتیڤ نییە لەولایەنەوە بە تایبەتی جێوڕێیەکی دیاری نییە و ژمارە تەلەفۆن و کۆمەڵە کشتی تایبەت بەردەست نییە ژمارە تەلەفۆنێک باسکرا کەس نەیبیست بوو یعنی کەس نێزانی چیە بۆیە بۆ ئێمە زۆر گرنگەکە لەو شوێنانەیە کە کەرتی تایبەتە بەڕاستی بە سەردانی ئەو شوێنانە بکرێت وە فەرز بکرێت بە سەریانە چۆن لەو حد هەبێت و بتواندرێت ئەو ژمارە تەلەفۆنانەی کە پێویستە لە کاتی لە حاڵەتێک مەسەلەن حاڵەتی هەراسان بێت حاڵەتێک بێکە ببوونەی کارەکەەوە تووشی کێشەیەەکە بن لە شوێنی لە فەرمانگە حکومیەکانە ئاسانترە لە ڕاستیە تا سندیکاکان لەو شوێنانە چالاکترن بەڵام لە شوێنە کەرتە تایبەتەکانە ئاسان نییە بۆیە ئێمە ساڵێکیش زیاترە کە تەرکیزمان لەسەرێتی بۆ هیوایی کە بتوانین زیاتر بچینە پێشەوە لێ زۆر باشە دەستان خۆش بێ هیچ بڵێن ئالێتێکی دیاریکراوە و بڵێن میکانیزمێکی دیاریکراوە بۆ شوێنکەوتنی ئەم خواستانە کە لەم یاداشتەیە هاتووە گیراوە چی ئەکرێت مەسەلەن بۆی ببینەران بزانن یاخود ئاگادار بنەوانی کە بڵێن ئارەزوومەندن بە جۆرێک لە کارەکانی داهاتوی ئەو تۆڕی ئێوە بەشدار بن چی نەوانی کە خەڵگەتوانێت ئەنجامیان بە چۆن پەیوەندیتان لەگەڵا بگرێت بەدڵنیاییەوە ئێمە لە دوێنێش کە شتی مارز بوو زۆر باسمان لەوە کرد لە مقابلەکانە هەر کەسێک کە ئەوێ لەگەڵ ئەم جۆرە لە ئیشکردنە بێت ئەتوانێت ڕێگە ئاسانە بۆ ئێمە لە ڕێگەی سۆشال میدیاوە زۆر بە ئاسانی ئەتوانین وە پێیجێکی تایبەتمان هەیە بەڵام ئێمە هەموو چالاکێک و هەموو چالاکێکی ڕوو بە دەرەوە بە تایبەتی لە دوای ئەوە کۆبوونەوەی ترەکەین بۆی کە بتوانین ئەو خاڵانەی کە دەستنیشانمان کردو چۆن بیان بینە پێشەوە بێ دانیشین پێکەوە میکانیزمەکان دیاری بکەین ئەوە نییە بڵێ یعنی شتێک بنیاد نراوە ئەمانەوێت زیاتر بچێتە پێشەوە ئیشەکان و میکانیزمەکانی دیارتر بێ و بتوانین پێکەوە کارەکان بەرینە پێشەوە کوتم هەندێک هەوڵ دراوە بەڵامە بێ زیاتر ئەرکمانانی زیاتر ببێنێ پێشەوە زۆر باشە دەستان خۆش بێ دوا بەشی ئەم گفتوگوۆیە کە حتممە نەزانم لەبەر ئەوەی کە وەختی تۆ مناسب نییە بەڵێنم دابوو کە کورد بێ ئەمێ ئاماژە بە شتێک بکەم کە بۆ بینەرانیش باسی کەم کە ئەم ساڵ ئێوە بەهار بنزیر خەڵاتی یەکسانیتان لە کوردستان بردەوە یارە خەڵاتی یەکسانی بەپێی ئەو تعریفەی کە کراوە هەموو ساڵێک دەبەخشێت بە داکۆشی کارێک کە ڕۆڵی هەبووە لە خەباتی یەکسانی خوازی لە کۆمەلگادا سرە ڕایبوونی ئاستەنگی و بربەستەکان توانیوێتی بەردەوام بێت لە خەبات و هەوڵدان لە پێناو بەرەو پێشچوونی هزری یەکسانی ئەم خەڵاتە لەلایەن ئازادی خوازان و یەکسانی خوازانەوە لە بەردەم ڕای گشتی دەبەخشێت کە دیارە ئەم ساڵ لە مەراسیمی 8 مارسا ئەو خەڵاتە بەخشرا بە ئێوە من وێنەکانم بینی زۆر جێگای خۆشحاڵی بوو بە تایبەتەوەی کە ئێمەش کەناڵی هیوا بەشێکی لە داکۆچیکاران و بڵێن پێشنیارکاران یاخو پشتیوانی کاران لەم خەڵاتە لە کوردستانە پێم خۆش ئەحساسی خۆتم پێ بڵێ چۆن یەبینی ئەم خەڵاتە چی ئەگەێنێ بەڕای خۆم زوو بوو هێشتا زوو بوو خۆمان پێوتن چونکە بەڕاستی زۆریان منیان کاندید کرد لە ئەوڵی شەوپیان وتم چونکە پرۆسەکەمان چۆنە ئێمە مانگێکی ماوە بۆ 8 مارس ئێمە کاتێکی دیاریکراودا ئەنرێت بۆی کە بایۆگرافیەکان بێت ڕێکخراوێک داکۆچیکارێت کێ پێ باشە بایۆگرافێکی پوخت وە چالاکیەکانی و ناوی مێژوویەکی خەباتی هەموو ئەو شتانەی تیابێ هەمووی
بە وازەحی میکانیزمەکەی دیارە چۆن بێ دوو لاپەڕە لەسەر ئەوە نووسراوە و هەمومان دەنگمان لەسەریاوە یەکەم جار بە چۆمان هەردی دراچکە خۆتان نەزان چۆمان هەردی زۆر تووشی هەڕەشە و هێرشێکی زۆر کرایە سەری لەلایەن کۆنەخوازانەوە کرا بە ئامانج بەڕاستی لەو کە ئێمە بڕیاری ئەو خەڵاتەمان ناکە 2023 بوو یعنی خەڵاتەکەمان زۆر تازەیە هێشتا 2023 یەکەم جار درا بە چۆمان هەردی لە پای ئەوەی کە زۆر ئەزێت درا پێمان گرنگ بوو ئێمە خەڵاتێکمان هەبێ پشت و پەنای ئەو بین 34 لایەن و ڕێکخراوە ئەوانە لە ماوەیەکی زۆر کەمیشا ئێمە کارەکەمان کردووە زۆریش باش بوو ئێستش کە باسێکین یەکێک بوو لە کارە باشەکان لەو کاتەیە کە لەو تەوقیتەیە هەمومان لەژێر فشارا بوون بەس ئەو بەڕاستی وەگەڵێ کرابوو بە ئەمانج ساڵی پاریش بۆ خاتوکارین بوو کە خۆی بەڕێگەز ئەڵمانە بەس زۆر دەمێکە لە گەرمیان ئیشەکاوە لەگەڵ کەیسی ئەنفالاوە زۆر خەباتێکی زۆری کردو بۆ ئەو کەیسەوە زۆر دەوری هەیە لە بەرەو پێشبردننی گەنجان و چالاکی گەنجان و بۆ ژن و پیاوە بە کچ و کوڕەوە زۆر ئیشی کردووە ئیتر ئەم ساڵەوە بوو خەڵاتەکە بە منیان ڕاگەیان کە چەند لایەنێک منیان کاندید کردو خۆم لە لیژنەی خەڵاتە هاتمە دەرەوە لە بری کاتێک کە کەسەکاندی دەبێ هەر کەس بیانی هەر گروپێک بێ حتمما خۆ نابێ خۆی لە ناو لیژنەی بڕیاردانا بێ من چوومە دەرەوە لە ناو بڕیارەکەیە و ئیتر دواتریش ڕاستەکەی و کاتێک کە هەتا پەیوەندیمان ئەکرد بە هەندێک شوێنەوە ئەگەر ئەیانێ ئەمسەڵ لەگەڵ خەڵاتەکەی بن معلوم نەبوو جارێ چونکە پرۆسەکە هێشتا لە ئیشکردنا بۆ هەتا کاتێکە کەناڵی واژویان هاتۆتە سەر خەڵاتەکە بۆ ئەوە نەبووە کە بزانرێت کێ بەڵام ویستمان ئەوی نەفراوانتر بێ ینی ئەو لیستە فراوانتر بێ ئیترەوە بوو تقریبان چەند ڕۆژ لەمە پێش بڕیاردرا و ڕاژگەیاندرا بە 2-3 ڕۆژ پێش 8 مارس ئیترەوە بوو دوێنێ خەڵاتەکە پێشکەشی من کرا کە جێگەی دڵخۆشی بووە ئەرکێکی زیاتری ژەخاتە سەرشانی من لە بەروی 55 وەگەڵە ڕێکخراوی مافی مرۆڤ ڕێکخراوی ژنان داکۆچیکاران وەکەن هەتا کەناڵی میدیایی ئەمانەشی تایە 35 داکۆچیکاری ژناوی خۆیانیان نووسیوە لەسەر خەڵاتەکە کە ئەمە بۆ خۆی تر ئەبێتە وەگەڵە بەرپرسیارەتێکی زیاتر بەڵام ڕاستەکە ئەمە هەر کارمان قورس بۆ نەبێ بڵێن ئێمە کارە ئێستایتر کارەکەمان قورسە بێ من هەر لە دوێنێشەواڵە مەڵ ئەمە کارەکە ئێمە هەر قورسە لە کوردستان بەڕاستی وەرگرتنی خەڵاتیش بۆ خۆی هەم هێزە هەم وزەیە هەم وەکو پشتیوانێکی گەورەش زۆر گرنگە لەو کاتانەوە کە دەنگ هەڵبڕین لە بەرامبەر کوشتنی ژنانە کە وەختە وانە بوو کەس و کار بێ باوک بێ مرد بێ ئەوانە حیزبێکی سیاسی لە کوردستانە لیستی دابەزان و ژنانی تیرۆرە کرد لە کوردستانە ئەو کاتە دەنگ هەڵبڕین لە بەرامبەر تاوانێکی لەو بابەتەوە زۆر قورستر و سەختتر بوو لە ئێستا ئەو دەم هەر تەنها دابوونەریت و کۆمەلگا ئەوانە نەبوو کە لێرە و لەوێ لەسەر سوۆشیال میدیا پەلامارە بن ژیانی فیزیکی توانە هەمیشە لەژێر ڕەشە و تهدید و ئەوانەیە بوو لەو کاتەوە بەهار منزیر خەباتکارە و لە مەیدانە لەگەڵ ژنانی ئازادی خوازی ترا پێم سەیراڵی زووە چەندی تریاری پێوە بە جا ساڵ ئینجا بیرمە لە 1992 لە سەروبەندی دروستکردنی ڕێکخراوی سەربەخۆی ئافرەدانە لەو کاتەوە بە ئارمونزیر و هەڵسۆڕاوانی تر چالاگوانانی تر لە مەیدانا بوون بەڵام ئێوە بە بەردەوامی درێژەتان پێداوە لە دەرەوەی وڵات و لە ناوەی کوردستانەوەوانە نەبراوەتەوە ئەم کارە بۆ ئێوە هەرگیز دەست خۆش بێ سپاس بۆ ئەوەی کە باست کرد من مەبەستمە بوو خەڵاتەکە خۆمان پێشنیارمان کردووە و 3 ساڵیش من مەبەستەکەم زیاتر ئەوە بوو و بەڕاستیش بە سەدان ئینسان لەم کوردستانەیە خەباتی زۆر تایبەتی هەیە و ژیانی خۆی بە قورسی ژیانی خۆی خاتە خەتەرەوە من مەبەستمێ کە زۆرن ینی ئەوانەی کە لەو مەیدانیان بەڕاستی کەسانێکی زۆر ئازادی خواز بە هەڵوێست لە هەموو کاتەکانە لە کوردستانە خەڵکی زۆر تایبەت و ئەوانە هەیە بۆیە من وا ئەڵێم بۆ دڵنیاشم لەوەی کە زۆر کەسی شایستە هەیە بۆ خەڵاتە زۆر باشە بەرحاڵ دووبارە پیرۆزە و دووبارە 8 مارس شکۆدار بێ پیرۆز بێ هەموو ڕۆژێکمان 8 مارس بێ بۆ خەبات بۆ ئازادی و یەکسانی ژنان لەگەڵ پیاوانە هەموو ڕۆژێکمان 8 مارس بێ من حتمما دێمەوە خزمەتان جارێشتر داواتان لێکەمەوە بەشدار بن لە بەرنامەکانی داهاتوومانە
حتمما لە بابەت ئەو خاڵانەوە کە لەو یاداشتەیە هاتووە گفتوگوی تر ئەەکەین قسە و باسی تر ئەەکەین پێم خۆشە لەگەڵ ئێوە لەگەڵ هەستوڕاوانی تر ئەمەش ببێتە بەشێک لەو میکانیزمانی کە ئێمە شوێن ئەو بڵین بڕیارانەی هەشتی مارسەکەین بەرحاڵ تۆڕەشی فراوان بڕیاری لە کۆمەڵشتی گرنگ و باش داوە دوانەیە کەم و کوڕیتیابێ بەڵام خودی ئەوانش کە تا ئێستا هەشتی زۆر زۆر باش و جێگەی بڵین بەرز نرخاندنن لەبەرەوە حتممە بێ متابعی بکەین متابعی ئێمەش لە میدیایە بەشێک بێ لەم متابعە ئەگەر ئیجازە بدەن گۆرانێکی خۆشتان بۆنی هەشتی مارسەوە بڵاو کردوێتەوە لە ڕێکخراوی گەشە پێدان لە کۆتایی ئەم بەرنمەیە بەو گۆرانی کۆتایی بێنم ئەگەر قسەیەکی تر هەیە فەرموو بەهارەگەن نابا من لۆ زیاتر کاتیەوە نەگرم مەزانم دەستخۆش هەر بژی زۆر باشە ئازیزان و خۆشەویستان بە سرودێک کە لەلایەن ڕێکخراوی گەشە پێدانەوە بە بۆنی هەشتی مارسەوە بڵاو بۆتەوە کۆتایی بەم بەرنامەیە دێنین تا یەکتر دیتنەوەیشتر و بەرنامەی تر هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی سپێرم هەر بژین بەڵام ڕۆژێکە باوکت پێیوتی زانە و نەزانین دابەش کراوە توانای بڕیاردان هەر لە لای پیاوە لە مێژووی ئێمەدا ناسڕێینەوە خەتای ئێوە بوو کە دایان گرتی بۆ چەرمە سەری و بەڵای سەرزەمی بۆ چەرمە سەری و بەڵای سەرزەمی
لناو بوني خمدايا لناو تشكي روش لهنوايا داواشیان کردین بەچاوی ڕۆژگار دوورەتیان کردین من داگیر ساڵی ڕێداد بڕوەریم لە ڕوولاکیدا ڕێگەی سەروەری هەردوو پێکەوە باڵداکەینەوە ئەسمان بەفری پڕداکەینەوە هەڵپشتیەکی هەتا بمێری هەڵپڕکەیەکی هەتا بەشنابی هەتا بەشنابی هەتا بەشنابی